ناوەڕاست کاریگەریەکانی لەسەر عێراق تەوەری ئەم شەوی ژووری هەواڵە لەگەڵ میوانەکەم لە بەغداوە بابەتە گفتوگۆ دەکەم بەڕێز موجا تەمیمی شارەزای سیاسی کە لە بەغداوە لەگەڵم دەبێت. بەڕێز تەمیمی سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئەمریکا ئێستا فۆکۆسێکی زۆری لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و گۆڕانکاریەکانیەتی. عێراق لەکوێی گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کاریگەری بڕیارەکانی ترامپ لەسەر عێراق چۆن دەبینی؟ نعم شكرا جزيلا لكم. بله زور سپاس بو ايوه بادڵنیاییەوە بارودۆخی عێراق بارودۆخێکی بەشۆکاوە و گەلێک دۆزیە هەن کە سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ دەیەوێت بڕیاریان لەبارەوە بدات و دەیەوێت بە لایەنێکی دیکەیاندا ببات بە تایبەتی ئەوانەی پێوەستن بە ئێرانەوە. بۆیە من پێم وایە عێراق لە بارودۆخێکی زۆر هەستیاردا و لە ڕۆژی سێشەممەی ڕابردووە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕێگەی ئەو فەرمانەی کە دۆناڵد ترامپ دەری کردووە دەستی کردووە بە سەپاندنی سزا و دەستی کردووە بە وەستاندنی هەموو ڕێکارەکان یاخود مەرجەکانی هاوردەکردنی وزە لە ئێرانەوە بۆ عێراق. بۆیە پێم وایە ئەمڕۆ عێراق ئێستا لە بارودۆخێکی ناخۆشدا و ڕەنگە زۆر ئاڵنگاری دیکەش ڕوبەڕووی حکوومەتی عێراقی ببنەوە بە تایبەتی کە ئێمە لە سەروبەندی نزیک بوونەوەی وەرزی هاوینداین و لە ڕووی وزەوە عێراق پێویستی بە وزەیە لەبەرەوەی پلەکانی گەرما وردە بەرز دەبنەوە و ڕێژەی پێدانی کاتژمێرەکانی کارەباکەم دەبنەوە بەهۆی نەبوونی بەرهەمە نەوتەکان. ئەمەش دەبێتەوەی کەمبوونەوەی وزەی کارەبایی تا دەگاتە ئەوەی کە عێراق تەنیا 15,000 مێگاوات بەرهەم بێنێت لە کاتێکدا عێراق پێویستی بە 50. باشە جگە لە پرسی وزە ئاڵنگاریەکانی دیکەی بەردەم عێراق لە دوای بڕیارەکانی ترامپ و ئیدارەی نوێی ئەمریکاوە چی دەبێت؟ چۆنی دەبینی داهاتوی سیاسی و ئەمنی لە عێراق؟ كل العالم يخشى هەموو جیهان ترسیان لە سزاکانی ئەمریکا هەیە ئەوەی ڕاستی بێت چین بێت یەکێتی ئەوروپا بێت کەنەدا بێت یەخود وڵاتانی ئەمریکای لاتین بن ئەنجام چونکە ئێمە مامەڵە بە دۆلاری ئەمریکی دەکەین و پەیوەندیمان لەگەڵ ئەمریکا هەیە بە تایبەتی لە دۆسیەی نەوت و مامەڵەکردن بە دۆلار و هەندێک دۆسیە دیکە کە پەیوەستە بە پاراستنی پارەی عێراقی لەلایەن ئەمریکا. بۆیە ئێمە هەمیشە هەڕەشەمان لەسرە بە هەر ڕێکارێک کە ئیدارەی ئەمریکا بیگرێتە بەر. بۆیە من پێم وایە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پارەی عێراق دەست بەسەردا ناگرێت ئەگەر بیەوێت کە عێراق سزا بدە، بەڵام دەتوانێت ئەو پارانە لای خۆی ڕابگرێت لە ئەنجامی پابەند نەبوون و ئەوەی کە سزای ئەمریکای بکەوێتە سەر لەوەش عێراق تووشی باردۆخی. باشە بەڕێز تەمیمی بەردەوام لە ماوەی ساڵانی ڕابردوودا عێراق سەقامگیری وڵاتەکەی و هەروە و پەیوەندیانەی کە هەبووە بەستۆتەوە بە پەیوەندی لەگەڵ کۆمەڵگەی نێودوڵەتی. لەم سەروبەندەدا حکوومەتی عێراق دەتوانێت ئەم پەیوەندیانە لە چاستێکدا پەرە پێ بدات بە تایبەتی لەگەڵ ئەمریکا کە بەرپرسانی ناوخۆی عێراقیش زۆر جار باس لەوە دەکەن کە ئەمریکا لە بەرامبەر کۆمەڵێک هەڕەشەی دەرەکی دەیان پارێزێت. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا زامنکار و پاڵپشتیکاری سیستمی سیاسی عێراقە. ئەگەر ئەمریکا نەبێت بەدڵنیاییەوە ئەم سیستەمە سیاسی عێراق لە 20 ساڵی ڕابردوو بەردەوام نەدەبوو. من پێم وایە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەدەستی خۆیەتی کە ئەم سیستەمە عێراق بهێڵێتەوە یاخود نا. ئەتەمان و نەمانیان بەدەست ئەمریکایە کەواتە زۆر ڕوون و ئاشکرا لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا کە ئەمریکا پشتیوانی سیستەمی سیاسی و حکوومەتی عێراقی کردووە. بەڵام ئەم جارە ئێمە بەر سەرۆکێکی ئەمریکا دەکەوین کە لە ماوەی 2016 تاکو 20 لەگەڵیدا ژیاوین و بینیومانە. بەڵام ئەم جارە ئەویش بە پرچەکی هاتووە و بە پڕی هاتووە لە بەرامبەر هەموو ئەو هەژبوونی ئێران لە عێراق هەیەی. بۆیە من چاوەڕێی ئەوە دەکەم کە فشارێکی زیاتر بخرێتە سەر عێراق بە تایبەتی لە ماوەی داهاتوودا. ڕەنگە کار بگاتەوەی کە ویلایەتە یەکگرتووەکانی
ئەمریکا ببێتە هۆکارێک بۆ نەمانی ڕژیم باشە ئەبڕێز تەمیمیەوەی کە ئێستا باسی لێوە دەکرێت ئەمریکا گوشاری خسۆتە سەر عێراق چەککردنی گروپە چەکدارەکان یا هەڵوەشانەوەیانەوە تێکەڵکردنیانە بەسپە فەرمی عێراق ئایا ئەم بابەتە لەلایەن حکوومەتی عێراقەوە کۆنتڕۆڵ دەکرێت واتە گروپە چەکدارەکان یا جارێکی دیکە سەری حکوومەتەکەی سوودانی دەخوات وەکو حکوومەتەکانی پێشوو؟ فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق سەرۆک وەزیران وەکو کاندیدی چارچەوەی هەماهەنگی دەستی بە خودبووتە سەرۆکی حکوومەت و بەشێکن لە مقاومە. بۆی من پێم وایە پابەندیەکی سیاسی یاسایی هەیە بەوەی کە پێویستە پشتیوانی سەرۆکوەزیرانی عێراق بکرێت لەم قۆناغەدا. حکوومەتی ئەمریکا و کۆمەڵگەی نێودەوڵەتی نایەنەوێت گروپی چەکدار لە دەرەوەی دەسەڵاتی دەوڵەت لە نێو عێراقدا هەبن. بۆیە ئەگەر سەرۆکوەزیرانی عێراق نەتوانێت چارەسەرێک بدۆزێتەوە بە دڵنیاییەوە ڕەنگە ئەمریکا پەنا بۆ سەپاندنی سزا بات بۆ سەر هەندێک کەسایەتی سیاسیە خود بۆ سەر کەسایەتی دیاریکراوە تەنانەت بۆ سەر دامەزراوەکانیش. بۆیە لە بەرژەوەندی عێراقدا چارەسەری ڕیشەی بدۆزنەوە بۆی لەم قەیرانە ڕزگار ببن چونکە ئەم قەیرانە حکوومەتی عێراقی خستۆتە بارودۆخێکی هەستیارەوە بە تایبەتی لە ماوەی ئەو شەڕێ لە نێوان غەزە و ئیسرائیل و حیزبوڵڵادا بوو. بۆیە پێم وایە بابەتی گروپە چەکدارەکان بابەتێکی زۆر مەترسیدارە و دۆناڵد ترامپ ڕژ دەرەچێت. باشە کاتە گوشارەکانی ئەمریکا بۆ پابندکردنی عێراق بەو ڕێوشێنانی کە ئەمریکا بۆی دیاری دەکات هاوکات ئەو بەڵێنانی کە دەبێت جێبەجێ بکات ئەتوانێت عێراق لەسەر لێ شێواوی سیاسی و ئەمنی لە داهاتوودا ڕزگار بکات؟ من پێم وایە دۆسیەکە پەیوەستە بە دوو لایەنەوە، لایەنی نێوخۆیی کە هێزی چوارچێوەی هەماهەنگیە. ئایا چوارچێوەی هەماهەنگی و هێزەکان دەتوانن پشتیوانی محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیران بکەن و پەنا بۆ هەڵوەشانەوەی ئەو گروپە چەکدارە دەبن تا یەکیان بخەنەوە لەگەڵ سوپاوە ئەم بابەتە کۆتایی پێبێنن. دیوی دومیش پەیوەندی بە ئێرانەوە هەیە چونکە تاکو ئێستا وا دەردەکەوێت کە ئێران ئەو گروپە چەکدارانی دەوێت و دەیانەوێت ئەوانە بمێنەوە لەبەرەوەی ئەوانە باڵی ئێران لە ناوچەکەدا. بۆیە پێم وایە ئەگەر گفتوگۆ هەوێت ئێرانەکانیش چاویان لە گفتوگۆ چاویان لە دانوستانە دەیانەوێت گفتوگۆ بکەن. بۆیە ئەگەر بابەتەکە پەیوەست بێ بەرژەوەندی ئێران دەست بەردای گروپە چەکدارەکان دەبێت. بەڕێز موجاشە ئەتەمیمی شارەزای سیاسی زۆر سپاس لە بەغداوە لەگەڵمان بووی.